بڕیارەکەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بۆ لابردنی ڕسمی گومرگی لەسەر نزیکەی 200 جۆر کاڵا و خواردن تا ڕادەیەک کاریگەری لەسەر دابەزاندنی نرخی هەندێک جۆر خواردن لە بازاردا هەبووە. بەپێی ئەم بەدواداچوونەمان دەرکەوتووە دوای بڕیارەکە بەشێک لە خواردەمەنیەکان نرخەکانیان بەراورد بە چەند هەفتەی ڕابردوو دابەزیوە. هەر دەبێ زەیت بۆ نمونە 500 دیناری لێ بۆتەوە زۆرە بۆ دەبێ زەیت 500 دینار، بەڵام لە فەردێ برنجی 10 کیلۆیە بۆ نمونە 250 دینار تەسیرێکی ئەوتۆی نییە، یان لە فەردێ برنجی گەورە 1000 دینار تەسیری ئەوتۆی نییە بۆ کڕیار، بەڵام ئەگەر بۆ نمونە لە فەردێ 25 کیلۆی برنجە 4000-5000 فەڕەکە زۆر زۆرە بۆ خەڵکی بەتایبەتی خەڵکی ئەمڕۆ هەمووی چینی موچەخۆرە، هەمووی چاوەڕێی موچەیە. ئیتر ئاهیوادارین حکوومەت کارێ بکا کە تەسیری زیاتری هەبێت، دابەزینی زیاتری هەبێت، چاودێری زیاتری بازار بکەن. زۆر پێویستە بۆ خەڵک ئەمڕۆکە کە تەسیرێکی زۆر زۆر لە بازارە هەبێت، دابەزینێکی زۆر هەبێت، چونکە خەڵکیش پێویستی بەشتە ڕۆژانە ئەم شتانە هەمووی دووبارە هەبێتەوە ئەوێ بکڕێتەوە. ئەوکو گۆڕانکاری بەسەرهاتوە، وەکو برنج و ڕۆن و زەیت و دۆشا و ئەم شتانە گۆڕانکاری زۆریان بەسەرهاتوە. جاران برنج بڵێن 4-5 مانگەوە بەش فەردێ برنجی 50 کیلۆی بە 40,000 بوو، ئێستا بە 25,000 و ئایبیشی نوێ خەڵکی ژێخۆ. کاتۆنێ زەیت بە 70,000 بوو، ئێستا بە 35 و 30,000. نیوانی شتەکان فەرقی کردو و زۆر باشە، خەڵکیش دەتوانێت بیکڕێ. بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سلێمانیش لە ڕێگەی لیژنەکانیانەوە چاودێری بازرگانان و فرۆشیاران دەکەن بۆ ئەوەی قۆڕخکاری لە بەرزبوونەوەی نرخەکان نەکەن. ئێمە لیژنێکی تایبەتمانەیە لیژنەی وەرگردی نرخی سەرجەم شمەک و کاڵا پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانە. ئەم لیژنەیە سەردانی سەرجەم کۆگاکانی خواردنەکات، ئەو کەسانەی کە پسپۆرن لە هێنانی خواردن بۆ ناو شاری سلێمانی بەراوردی نرخەکانەکەین مانگ بەمان. ئەو بوو ئێمە لە 15/6 بڵاومان کردەوە کە لە سا 8 نرخەکان دابەزینی بەخۆ بینیەوە و بە داتایانمان بەسەرجەم شوێنەکان 15/7 ئێستا کە نرخەکان وەگیراوەتەوە هەندێک لە نرخەکان و خۆی ماوەتەوە، هەندێک تر دابەزین بەخۆی، هەندێک بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. بڕاری تایبەتمانەیە بە سەربارەت بە گرانفرۆشی هەر شوێنە ببینین گرانفرۆشیە کات بەبێکی جۆکارێک، ینی بۆ نمونە ئێمە بچینە سوپەرمارکێتەکە بزین ئایتمێک لێ بە 10,000 لە شوێنێک بە 12,000 100 قسم بۆ شوێن ناکرێ. ئەم هەنگاوی حکوومەتی هەرێم بۆ هەڵگرتنی ڕسمی گومرگ لەسەر بەشێک لە خواردن و کەرەستە و پێداویستیەکانی هاوڵاتیان بۆ سوکردنی ئەو بارە قورسەیە کە بەهۆی گرانبوونی نرخەکان لە جیهاندا لەسەر شانی هاوڵاتیان دروست بووە، بۆ ئەوەی بتوانن لەم ڕێگەیەوە هاوکار بن لە دابەزینی نرخەکان و کەمبوونەوەی بارگرانی دارایی هاوڵاتیان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.